وڵای زانیارە دەنگخۆشی بەهرەیە کە خی گەۆ ڕەنگە بە زۆر کەسی نەبەخشێ بەڵام خۆشببختی بۆ ئانشی کە دەنگیان خۆشەوەزان دەنگخۆشەکان لە چیا بەکاربێنن قڕان خوێندنیشێکێکە لەو توانا و بەهر و هوەرانەی کە ڕەنگە لای زۆرێک لەمان جێگەی سەرنج و وەروەها گوێگرتن و وەروە گرنگی بێت لە پرۆگرامی ئەمڕۆژمان گەنجێکی بەهرەمەند وەروە دەنگخۆش لە لامان میوانە کە قورآن خوێنێکە زۆر بەڕێز مامۆستا ئاکار محەممەد یاخوا بەخێر بێت مامۆستا مامۆستا بەخێر بێت قورآن خوێندن تەنها پێویستی بە دەنگخۆشیە مامۆستا ئاکار یا خودت بەهرەیەکە یان ئەبێ وەکو زانستێک بیخوێنی سەرەتا بەناوی خۆی گەورە میهرەبان دەستان خۆش بێ بۆ بەرنامەکەتان قورآن خوێندن سەرەتا پێویستی بە نێتێکی خالصە لەسەر ئەوە تۆ سەوتخۆشی خی گەورە بەهرەیەکە ئیدا بە ئینسان تر ئەم بەهرە ئایا تۆ لە کاری باشە بەکارێنی لە قورآن خوێندنا بەکارێنی لە خزمەتی کۆمەڵگاکەدا بەکارێنی یا خۆت لە کارێکی دنیاییدا بەکارێنی سەوتخۆشیش بۆ قورآن خوێندن بەڕاستی گرنگە گرنگی زیاتری پێ بدرێ و گرنگە بۆ قورآن خوێنان کە وەمنە خول یا خود وانەی سەوتخۆشی زیاتر ببینن بۆی سەوتیان زیاتر و باشتر بەکاربێنن بۆ خزمەتکردی ئیسلام. مامۆستا ئاکار لایەنەکانی قورئان خوێندن زۆر زۆرە هەر لە خوێندنەوەی بێ هەر لە فێربوونیەوە بێ هەر لە تەجویدەوە بێ یاخود وتنەوە بێ وەکو مامۆستا بەڕێستان لە چی یانە زیاتر بەهرەت هەیە لە ئێستا زیاتر کار لەسەر کامیان دەکەن؟ وڵای من وەکو خۆم لە نووری حیکمە هەم قوتابیم هەم وەکو مامۆستام بەڵام زیاتر قوتابیم چکۆم بە حکمی ئەوەی کەمێک درەنگ چوومە ناو فێربوونی قورئان و دەورە و ئەوانە هەر پێشتریش خوێندومە بەڵام وەکو چۆنڵی بە شێوەیەکی باشتر دەست پێ بکەیت و بە شێوەیەکی ئەکادیمیانە دەست پێ بکەیت تقریبان چەند ساڵێکە دەستم بگرۆ لە بابەتی قیراءاتە تۆ ڕاوەسە با من لێرە بۆ تەمەنێ چەند ئەڵێ درەنگ چوومە حەڤە ساڵی چەند ساڵێکیشە خەریکیم ناتۆ هێشتا زووش شووی کەواتە ئەگە دەنگی خۆش بێ زۆر جار ئەبینین لە کۆمەڵگا لە ژیانی یاسا کەسێک دەنگی خۆشە تەقلیدی گۆرانی بێژێک ئاوازێک سرودێکگاتەوە ئەمە بۆ قورئان نابێت ینی دەنگخۆشی تەنها بەس نییە بۆی بتوانی قورئان بخوێنیتەوە دەنگخۆشی لایەنێکە بووی تۆ بتوانی تەنها هۆکارێک بووی تو بتوانی لایەنە جوانەکەی لایەنە هونەرەکەی ئیسلام دەربخی وایە جا بە سرود بێ بە قورئان خوێنوێ دیارە قورئان خوێنیش پێویستی بە بەهرەیە کە خوا گەورەی داوە دوای ئەوەش پێویستی بە ممارەسەیە واتە تۆ لە لایەنی تەجویدەوە باش بی لە لایەنی سەوتەوە باش بی لە لایەنی قیراءەتەوە باش بی دوای ئەوە ئەگەر بکرێ خۆت وەکو سەوتخۆشێ بناسێنی زۆر ڕاستە کەواتە بەڕێستان ئێساوتان لە قیراءاتە شارەزایەکی باشتان هەیە بەڵام پێش بەرنامەش قسەمان کرد کە وتان لە مەقاماتەکانی شا زۆر باشن بۆ خوێندنی قورئانی پیرۆز گەر باسێک لەوە بکەیت کە چۆن ئەو مەقاماتانە فێر بووی خولی مەقامات من خولی مەقاماتم بینیەوە مەقامات یعنی علمێکی جیاوازە و علمێکی قوڵیشە پێویستی بە کاتی باشیش هەیە بۆ فێربوونی تایبەتە بدەن خۆشیەوە تایبەتە بدەن خۆشی بەڵێ بەڵام ئەم دەنگخۆشیە دیارە تۆ یا لە چاکە بەکارێنی یا لە خراپە ئەمیشە گەڕێتە بۆ سەر ئەوە لە قورئانە دەنگخۆشیمانەیە ئەم دەنگخۆشی تۆ بە مەقامات ڕێکی خەی مەقامات ئەو ئاوازانەی تۆ ڕێک ئەخا واتە جیایەکاتەوە تۆ ئاوازێکی بۆن حەزینە هەیە ئاوازێکی فەڕەحە هەیە ئاوازێکی بۆن هادیئە هەیە ئەمانە تو جیایەکاتە لەگەڵ ئاەتەکانی قورئانە ڕێکێخە واتە بۆ منە نابێت تۆ ئاەتێک باسی سزای خوا بکە تۆ بە سەوتێکی فەڕەح و باسیکەی وایە بیخوێنیتەوە بۆیە ئەم مەقاماتانە ناوەڕۆکی ئاەتەکان ڕێکخراوە بەڵێ زۆر گرنگە بۆ قورئان خوێن بۆ مانای قورئان لەگەڵ مانای قورئان ڕێک بخرێ دڵیان مەسە بینەران ماڵێن دە تۆ لێ گەڕێنمە تۆزی قورئانمان بۆ بخوێنێت گوێمان لە دەنگی بێ مامۆستا چیمان بۆ خوێنیت لە کام سوورەت لە کام ئاەت بە کام ئاواز سوورەتی شەرح خوێنم بە مەقاماتی میسری ئینشاءڵڵا خدای سوورەتی شەرح قورئانت بۆ بێنن یان شکر لەبەرتە نا لەبەر منە دەی سپاس بۆ أعوذ بالله من الشيطان الرجيم
بسم الله الرحمن الرحيم يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون يا أيها الذين آمنوا اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد اتقوا الله ولتنظر نفس ما قدمت لغد واتقوا الله إن الله خبير بما تعملون ولا تكونوا كالذين نسوا الله فأنساهم أنفسهم أولئك هم الفاسقون لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون صدق الله العظيم. یاخوا دەستەکانە خۆش بێ و دەنگە خۆش بێ انشاءالله هەمیشە لە خێرا بەکاری بهێنی. مامۆستاکار ئەکید دڵیام ئەو کەسانی کە لە زانستی قورئاندا قوڵ دەبنەوە و یاخۆت حەز دەکەن قورئان بخوێنن کەسانێگەل لە خێزانەکەیانە کە تەشجیعیانەکە یاخود هاوکاریانن تۆ چ کەسێک تەشجیعی کردووی ئایا مامۆستایەکت هەبووە یاخود خێزانەکەشت هاوکارت بن لەگەڵ؟ وەڵاهی بێگومان بۆ ئەوەی قاریئێک یعنی سەوت خۆشێک دەربکەوێ و بێوێ پەرە بە خۆی بدا تەشجیع زۆر گرنگە بەڵام
لەم ڕۆژەدا ینی ئەلحەمدوللا تەشجیع زۆرە بەڵام لە پێشترا تەشجیع گەم بوو بۆ قاریئەکانی کورد بە تایبەتی بەڵام لەم ڕۆژە ئەلحەمدوللا تەشجیع زۆرە تەشجیعش من لە ماڵەوە ئەلحەمدوللا هەم باوکم کە ئیمام خەتیبی گوندی سنارەیە هەر لە مناڵیەوە یارمەتی داوام و تەشجیعی کردوم و بەعام بنەماڵە خەریک بوون لەگەڵما و مامۆساش دەوری زۆرە بینی دوو مامۆسا بەشداری پێکوای لە قورئان خوێندنێکە لە کۆڕێکە لە کۆبوونەوەگە ئەمە وا لە تۆکە زیاتر هەوڵ بدەی زیاتر سەوتی خۆ پەرە پێ بدەی یاخوا لەشە ساغی تۆ جارێک گەر و تەڕکە من ئیشم پێتە ئەمێ قورئانی ترمان بۆ بخوێنی بێگومان پشتگیری و پشتیوانی زۆر گرنگە ئەگەر بە جۆرێکی تریش هەم ئەو ناوەندانەی کە با بڵێن بۆ قاریەکانی قورئان پێویستە یان ئەو زانستانە یان ئەو منهەجانەی خۆشکرد لە کوردستان هەمووی بەردەسە یاخود مامۆستای باشمان ناوەندی باشمان بۆی ئەو گەنجانەی دەنگیان خۆشەوەیانەوێ بە پەرە بەتوانەوە بەهرەکانیان بدەن بتوان فێر بن بخوێنن وڵاهی لەم ڕۆژە ئەلحەمدوللا ینی دەستگا و ڕێکخراوی زۆر هەیە بەڵام کەمێک لایەنی پەروەردەیی ماڵەوە ڕێگری یاخود تەرجیعی ئەو کەسان ناکەن بۆی ئەو سوودخۆشیان یان ئەو بەهرەی کە هەیەە لە هەر بوارێکی دیکەی ئاینیان لە ئیسلامیەکە بەکاری بێن بۆ ینی کەسێک بەهرەیەکی خوایی هەبێت ئەگەر ماڵەوەیش هۆکار نەبن یارمەتی نەدەن با ڕێکخراویش زۆر بێ ناتوانێت زۆر بەشداری بکەن واتە تەوێ بڵێ گەنج هەبووە دەنگی خۆش بۆ توانای خوێنی قورئانی هەبوو بەڵام لەبەروی لە ماڵەوە ڕێگر بوون یاخود بە پێچوانە پشتیوانی نەبوون ناتوانێت بەردەوام بێ بێگومان واتە خێزانمان هەیە نەیەوێت کوڕەکەی قورئان بخوێنێ هێشتا لەم کۆمەلگایە کۆمەلگایە ڕاستە ئەلحەمدوللیلا دەورێکی زۆر گۆڕاوە یانە گەنجی زۆر لەم ڕژای سەبەشدارن لە خول و لە ئەکادیمیەکانە بەڵام لایەنی ماڵەوە زۆر هاوکار نەبوون بەڕاستی هەر دیارە بە خەڵک گەنجانێکی زۆرمانەیە لەم ڕۆژای سەر لە کافتریەکان و لە شوێنەکانە دنیاکەیان بەلە هولەعب بەسەرە بن لە چیە ترسن وەک تەجروبەتان کرد با لێرە ئەمە پەیامێکیان بۆ بگەێنی شاید قسەکانی تۆ بێ بەخێر تۆ ڕۆشتی زەرەرت کرد هیچ تووشی گرفت بووی باو دایک و باوکانەشی کە مناڵەکانیان پێیان خۆشە وەڵام ناوێرن بیان نێرن بۆ قورئان خوێندن بابزانین تۆ چ زەرەرێکی کرد بە ئەوان نیکەن هەموو گەنجێک لەم تەمەنە ینی ئەم تەمەنە زۆر معڕەزە بە تاوان زۆر معڕەزە نەک زۆر لەبرەی تەمەنێکە ینی تۆ هەوڵی گۆڕانکاریە دی ینی هەوڵی ئەوە دەی بوونە دوورکەویرەوە لە ماڵ شتی زیاتر ببینی ئەم هەوڵەش ئەگەر سنووری بەدانەنرێ بەڕاستی مەترسی گەورە بەسەر کۆمەڵگە دروستەکە ماوەسا پێشتر باسی کرد یعنی ئێستا قوتابخانەکان پڕ بۆ لەجگەرەکێش و لەوەی پولە ئەم شتە یعنی زۆر سەیرە ئێمە کۆمەڵگای شێخ سەعیدی پیران و ئەم کۆمەڵگا پڕ لە ئیمانە ئیسەوای لێ هاتە بێ ئەو شتانی تیاسەر هەڵبدە مامۆستاگەر گەر پێشەوەی بچینە لای قورئان خوێندنی تر حەزەکەم پرسیارێکی تر بکەم زۆر بە جوانی ئاماژت بۆ کرد کە بەڕاستی پێویستە کاگەنجانی ئێمە چۆن لە بواری قورئاندا بخوێنەوە گرنگی بەخۆیان بن وەکو بەڕێزت ئایا هەوڵت داوە کە لە داهاتوودا کۆمەڵێک خوێندکار پێ بگەێنی کە وەکو خۆت لە بواری مقامات لە بواری قرائاتە خۆیان پێ بگێنن بۆ پێی کە ئێستا خۆت هەم تەلەبەی هەم دەرسی شەڵیتەوە من مامۆستایەکمان هەیە ئەلحەمدوللا خۆی گەورە تەمەنی درێژکە وتی ئەگەر بۆم بکرایە هەموو تەلەبەکانم ئەناردەوە بۆ ماڵەوە ئەچوم سەرەتا خۆم دەستمەگردەوە بە خوێندن هەر کاتێک خۆم تەواو بووم لە خوێندن ئینجا ئێمە دەرسەکەمە بە تەلەبە وەرگرتن بەڵام لەبەر ئەوەی ئەم ڕۆژە نابێت دەست لە ئەوانە بەردەی لەگەڵتان هەم خۆمان پێگەین هەم تەلەبەش پێگەینین بەڵام من الحەمدوللا وەڵا تەلەبەم و ماوەیەکیش مامۆستا بووم بەڵام مامۆستایەتیەکەمان چۆن بڵێ مامۆستایەتێکی پڕۆجوان نەبووە لەبەرەوەی خۆمان زۆر کامڵ نەبووین بەڵام الحەمدوللا بەڵام بۆ داهاتووش هەرەتوانم کار لەسەر ئەو هەلەیە زۆر گرنگە چکم یعنی مامۆستا ئێستا کەمە لەم ڕۆژە مامۆستای ئەوەنە مامۆستامان هەیە بوون نەبوو قیراعات مامۆستامە زۆرە بەڵام بۆ پێگەیانی مناڵ مامۆستایەک بتوانێت کە دڵی مناڵ ڕاکێشێ ئەم خۆشەویستی ئەم مناڵە زیاد کە بۆ قورئانەوەمە ئەمە کەمێک کەمە
بەڵام الحەمدلله دەوریشی زۆریە بۆ مەمە لە نووری حکمە زیاتر لە 200 لە بەمانەیە ماشەڵڵه یعنی ئەمە کاریگەری زۆر گەورەی هەبووە لە شارە زورە. الحەمدولله دەستخۆشی لەو برا خوشکانە شەکەن کە لەو سنتەرانە ئیشەکەم بەڕاستی ڕۆڵێکی زۆر گەورەیان بینی. مامۆستا باوەڕ بۆی سوود لەو کاتە وەرگرین پێمان خۆشە بەڕاستی تۆزە ترت و دەروونمە ئارام بێتەوە ئەم جارە بە ئەگەر زانیاری بی لەسەر ئەو ئاوازە ئی خوێن یاخود ئەو ئاەتی کە ئەتەوێ خوێنێ. وەڵا مەقامات ئەو قورانی پێشووکە خوێندم بە مەقامەتی میسری خوێندم مەقامی بەیاتم خوێن کە مەقامێکی دڵگیرە مەقامێکە یعنی وەکو دەریایەکی قوڵ و هێمن هێماکرێ مەقامێکە لەگەڵ هەموو زۆربەی ئاەتەکانی قورئان ئاگونجێ بەڵام زیاتر بۆ چیرۆکەکان و بۆ بابەتی فەڕەح بەکارهێنریا بۆ بابەتی ئارامی بەکارهێنێ و دوای مەقامی ڕەستم خوێن مەقامی سێگام خوێن بەشێکی کورتیش لە حیجازم خوێن و دوای بەیاتم خوێند و کۆتاییم پێهێنا. مەقامی مسریش بە بەیات دەست پێکەین و بەیات کۆتایی پێێنین و مەقامی بەیات دەست پێکەین و مەقامی بەیاتیش کۆتایی پێێنین و ئینشاڵڵا سەرش تۆزێکتان لە قورئان بۆ خوێنم بەڵام ئەم جارە بە تەرتیلی خوێنم واتە ئەمەی پێشوو تیلاوە بوو ئەمان بە تەرتیلی خوێن ئینشاڵڵا. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم عما يتساءلون عن النبأ العظيم الذي هم فيه مختلفون كلا سيعلمون ثم كلا سيعلمون ألم نجعل الأرض مهادا والجبال أوتادا وخلقناكم أزواجا وجعلنا نومكم سباتا وجعلنا الليل لباسا وجعلنا النهار معاشا وبنينا فوقكم سبعا شدادا وجعلنا سراجا وهاجا وأنزلنا من المعصرات ماء ثجاجا لنخرج به حبا ونباتا وجنات ألفافا إن يوم الفصل كان ميقاتا يوم ينفخ في الصور فتأتون أفواجا وفتحت السماء فكانت أبوابا وسيرت الجبال فكانت سرابا إن جهنم كانت مرصادا للطاغين مآبا لابثين فيها أحقابا لا يذوقون فيها بردا ولا شرابا إلا حميما وغساقا جزاء وفاقا إنهم كانوا لا يرجون حسابا وكذبوا بآياتنا كذابا وكل شيء أحصيناه كتابا فذوقوا فلن نزيدكم إلا عذابا. یاخوا دەنگ خۆش بێ و یاخوا سەلامەت سپاس دەکەین. کاک ئاکار ئێمە زۆرمان پێخۆش بکەم ڕۆ ئامادە بووی لەگەڵمانەوە ئەو قورئانە خۆشت بۆ دەنگە خۆشە بخوێنەوە هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین بەڵام لە بڕۆی کە دەرفەتمان نەما لێرەدا خۆت درەنگکەوتوی گلێکە لەسەر خۆتە یاخوا دەنگی خۆش بێ هیوای سەرکەوتنی زیاتر بۆ خوازین ئینشاءالله لە داهاتوودا وەکو قورئان خوێنێکی گەورە و بەناوبانگ بتبینە و بتوانین چەندین
کەس لەسەر دەستی خۆت پەروەردە بکەیت هاتە دوعامان بکە نیەتمان خاڵاس بێ ئینشاءالله خۆی گەورە ئیستقام و بەردەوامی زۆر بەمو سپاس کەس بۆ بەڕێستان. ببەخشێ و دەسەکانت خۆش بێ کاکاکەم گەرچی کاتمان هەر هیچ تۆزێکیشی بەسرا ڕۆشتووە بەڵام هەر ئەمەوێ گەرمان و نەبی بە قورئانێک کۆتایی پێبێن ها هۆنیا تۆڵێکی تۆزێکی توان بۆ خوێنیان شانەزی وێمش مانوو بوویان قەینا بەڵێ بینەرە عەزیز بە تەواوبوونی قورئانەکەی مامۆستاچین لە لای ناوبڕێک بەڵام بە سەرەتا گوێ لە قورئانەکەی مامۆستا بکەین تۆزێکمان بۆ خوێنێن زۆر بەڕێز مامۆستا ئاکار محەممەد قورئان خوێن و گەنجێکی بەهرەمەند لەم تەوەرەیە لەگەڵمان بوو مامۆستاگیان فەرمووی أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم فإذا جاءت الطامة الكبرى يوم يتذكر الإنسان ما سعى وبرزت الجحيم لمن يرى فأما من طغى وآثر الحياة الدنيا فإن الجحيم هي المأوى وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى يسألونك عن الساعة أيان مرساها فيم أنت من ذكراها إلى ربك منتهاها إنما أنت منذر من يخشاها إنما أنت منذر من يخشاها كأنهم يوم يرونها لم يلبثوا إلا عشية أو ضحاها